چارەسەر وەربگرن و ئەو چارەسەرە فعالیش بێت کە ڤایرۆسەکەی کۆپی کە دروست نەکاتەوە. ئەگەر ئەمانە نەکەیت بە تەکیدی ساڵانە ئەو مردانەی کە باسمان لێ کرد ملیۆن و نیوەکە کە لە ماوەی 2 ساڵە کاتە 650,000ەکە کە لە ماوەی 2 ساڵە کاتە 7.7 ملیۆن مردن. ئەگەر نەخۆشیەکەی هەبوو چیم کردووە بۆ یەکێک ئەگەر با بڵێن مامۆستایەکی زانکۆ بێت. ئەم نەخۆشیە ئێستا هەموو سنوورەکانی جیهانی گرتووەتەوە بە نزیکەی زیاتر لە 38 ملیۆن کە ئەو ژمارەیە هێشتاش ئاماژەی پێکرا هێشتاش بە تەواوەتی ورد نییە، دقیق نییە، چونکە لەوە زۆر لە زیاتر لە جیهانە هەیە کە تووشی نەخۆشیەکە بووە و ساڵانەش بە نزیکەی 650,000 بۆ 700,000 کەس گیان لە دەزەیە. ئەگەر بە 10 ساڵ کۆی بکەینەوانێ 7 ملیۆن و نیو بۆ 8 ملیۆنەکە کەواتە نەخۆشیێکی مەترسیدارە و بە خێراییش بڵاوە بێتەوە بە تایبەتی لە ڕێگای سێکس و ئەو کارانەی پەیوەندە بە خوێنەوە و ئەگەر خوا نەخواسە دایکێکی دووگیانیش هەڵگر بێ ئەگوێزرێتەوە بۆ کۆرپەکەی. یەکێک لەو ڕێنماییانی کە ئێستا لە جیهان ناڵێ بۆ ئەوەی هەمومان بتوانین خۆمانی لێپارێزین یاخود هاوکاری دەستگا تەندروستیەکان بین، ئەڵێ کەسێک ئەگەر هەر لە ماڵیشەوە دانیشت بوو لە نێوان تەمەنی 15 بۆ 65 یەک جار فەحسی ئایدز بکە باشە، یەک ڕەت لە ژیانە. ئەگەر نە چکە ئێستا ئێمە کۆمەڵێک خاڵمان هەیە کە پشکنی نەکەن بۆ ئایدز. بۆ نمونە هەموو کلینیکی پێش هاوسەرگیری هەموو کەسێک هاوسەرگیری کە دەبێ یەکێک لە پشکنینەکان ئایدزە. نەشتەرگەریەکی گەورە کرد یەکێک لە پشکنینەکان ئایدزە. ئەگەر هاتیتەوە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستان دایری ئیقامەی پێڵێن نشینگە ئێمە هەر پشکنینێ بۆ ئەوکەین. ئەگەر خوێنە دووەرگرە بێ خوێنەکەت پێشتر پشکنینی بۆ کرابێ، ئەگەر گورچیلەکانێ بۆ شۆرە ئەبێ پێشتر بۆی کرابێ. ئێمە لە 6 خاڵەوە پشکنینەکەین بۆ هاوڵاتیان، بەڵام خۆشت باشتر وایە بە تایبەتی لەو تەمەنی کە لە ڕووی پێوترێت تەمەنی چالاکی سێکسی یاخود گەنجە لە نێوان 15 بۆ 65 یەک جار لە ژیان تابیکی ئەگەر نە هاوسەرگیری شێکرد تەنانەت نە ئەمەلیاتی کرد نەچوویتە دەرەوەی وڵات هەر لە ماڵەوە دانیشتبوو یەک جار بیکەین. ئەو کچ و کوڕانەی کە لە شوێنە گشتەکان ئیژەکەن و لەو تەمەنان کە پیانەوترێ هەرزەکار یاخود گەنج بەبێ پشکنین نایڵین لەو شوێنانە ئیشکا لەم بەڕێوەبەرایەتی پشکنینیان بۆ کرێ. ئەوانەی لەیانی شەوانە ئیژەکەن لە شوێنە گشتەکانی ئیژەکەن ئەوانە ئەبێ پشکنین بکەن ئەنجا ناسنامەی تەندروستی و ئەگەر بەبێ پشکنین چوو بن لەوێ ئیش بکرێ کە بەداخۆڵم شوێنەکەی داخین سزاکەیەوێ شوێنەکە و داخین. لە ئەم ساڵدا 3 حاڵەتی تازەی پۆزتیڤ بە ئەیدز لەناو هاوڵاتیانی خۆجەیی هەرێمی سنووری پارێزگای سلێمانیە بوو زیاتر لە 90 حاڵەتیش لە ناو ئەو بیانیانەی کە هاتوونەتە سنووری پارێزگای سلێمانیەوە هەبووە کە ئەوانن کە چ بۆ ئیش و کار هاتوون چ لە ڕێگە ڕێکخراوەکانەوە هاتوون چ لە ڕێگەی بڵێن کۆمپانیاکانی کە کارەکەن لە سنووری پارێزگای سلێمانی، بەڵام ئەوانەی کە ئەو 90 حاڵەتی کە هەبووە نێردراونەتەوە بۆ وڵاتەکە خۆیانە و 3 حاڵەتەشی کە هەیە ئێستا لەژێر چاودێری تەندروستی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی هۆبەی بەرەنگاربوونەوەی یاخود کۆنتڕۆڵکردنی ئەیدز چارەسەر وەرەگرن و بەپێی ئەو ڕژیم و پرۆتۆکۆڵی دەرمانانەی کە بۆیان دانراوە ناوەناوە سەردانی ئێراکەن و پشکنین تازان بۆ کرێ و بەردەوام لە ژێر چارەسەر ئامێنەوە. بە دەقیقی ئەویان لای من نییە توانین دوایی لە برادرانی ئێرە بپرسی بە هۆبەی کۆنتڕۆڵی ئەیدز، بەڵام هەموو حاڵەتەکانتوان بڵێم گەنجن یعنی لە سەر و 35 ساڵەوە تایەتی. ڕێنمایی ئێمە باشترین ڕێنمایی کە ئەوەیە ئێمە خۆپارێزی لە مەسەلەی توژبوون بە ئەیدز، پێدانی هۆشیاری بە هاوڵاتیان لەسەر مەسەلەی ئەو کرانەوەی کە ئێستا هەمانە لە هاوڵاتێکی زۆر سەردانی وڵاتانی دەرەوەی ئێرە ئەکات کە بەڕاستی ئەیدز بۆ بە نەخۆشیی جیهانی لە هەموو جیهانە و دەوروبەری ئێمەش بەدەر نییە لەو حاڵەتانە. لەبەرەوە ئێمە هۆشداریمان بۆ هاوڵاتیانەوەیە کە سەردانی ئەو وڵاتانەکەن خۆیان بپارێزن لەو هۆکاری گواستنەوەی ئەیدز و مەسەلەی ئەوەی کە پشکنینی بەردەوام بکرێت لەلایەن هاوڵاتیانەوە بۆی ناوەناوە بزانین کە حاڵەتەکان بە چ ئاستەگەیشتون و ئامارەکان بەرەو بەرزبوونەوە یا بەرەو داکشانەوە.